كلام كلام الله وخير الهدي هدي محمد وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. پیغمبر عزیز و خوشویستمان صلی الله علیه و سلم دەفەرمێت هەموو ڕۆژێکی دووشەمان و پێنجشەمان لە هەفتەکانە هەموو دووشەمەیەک و پێنجشەمەیەک کردەوەکانی مرۆڤ بەرز دەبێتەوە. تعرض الأعمال في كل يوم خميس واثنين واتە هەموو دووشەمە و پێنجشەمانێک کردەوەکانی ئێمەی مرۆڤ باش و خراپ بەرز دەکرێتەوە بۆ ئاسمان بۆ خزمەتی خوای پەروەردگار. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ فيغفر الله في ذلك اليوم لكل عبد مؤمن لا يشرك بالله شيئا. کەواتە هەفتەی دوو جار هەموو دووشەمانێک هەموو پێنجشەمانێک عافواتی عامی خوای گەورە هەیە بۆ ئیمانداران. هەفتەی دوو جار عافواتی عام هەیە لكل عبد بۆ هەموو بەندەیەک خوا لە هەموو بەندەیەک خۆش دەبێ ئیماندار بێ ئیلا لە دوو تاقم خۆش نابێ دووشەمان و پێنجشەمان بەر عافواتی خوا ناکەون تەشبیهات نەبێ نمونەی بەرز بۆ خوایە. کاتێک خەڵکی سجنە عەفو عامێکە درێ ئەوانەی کە شمولیان ناکا زۆر بێتاقەت دەبن چونکە ئەڵێ مەرجەکان ئەم مەرجانەی ئەوەی ئەم مەرجانەی تیان نەبێ ئەم عەفو عامە شمولی ناکا ئەم لێبوردنە گشتیە شمولی ناکا ئەوەی شمولی دەکات دڵخۆش ئەوەی شمولی ناکا خەمبارە چونکە مەرجەکانی تێدا نییە. نمونەی بەرز بۆ خوایە. خوای گەورەیش لێبوردنی گشتی هەیە بۆ ئیمانداران هەموو دووشەمەیەک هەموو پێنجشەمەیەک لە دوو تاقم لە دوو کەس خۆش نابێ. یەکەم فەرمووی ئیلا لە کەسێ خۆش نابێ ئەوەی شەریک بۆ خوا بڕیار بدە ئەوەی داوای یارمەتی لە غەیری خوا بکات لە مردوویەک ئەو مردوو پێغەمبەر بێ سەلامی خوای لەسەر بێ پیاو چاک بێ پیاو خراپ بێ سەحابە بێ خواناس بێ عالم بێ هەر کەسێک بێ غەیری خوا ئەوەی داوای یارمەتی لەوانە بکە شمولی لێخۆشبوونی خوا ناکات. دوم پیغمبری خواه فرمی صلی الله علیه وسلم إلا عبدا كانت بينه وبين أخيه شحناء. دوم دوی که او کسی شریک بخواه بڕیاردە خوا لێی خۆش نابێت دووشەمان و پێنجشەمان هیچ دووشەمە و پێنجشەمەی خوا لێی خۆش نابێت. دوم دوی که او کسی شریک بخواه بڕیاردە او کسی لەگەڵ برایەکی خۆیدا مەرحەبا یەکتری ناکەن سەلام لە یەکتری ناکەن لەگەڵ خوشکێکی خۆیدا سەلام ناکات لەگەڵ کەسێک کەڵێم خوشک و برا واتە ئاینی خوشک و برای دینی لە پێناو خوادانە لە پێناو دنیا لە پێناو تەماح لە پێناو پارە و پول لە پێناو قسەی ناخۆشی پێت کردو کاکە هاوڕێتی مەکە بە سەلامی لێ بکە. کەسێ بێوەفایە سەلامی لێ بکە و هاوڕێتی مەکە. ئینسان هەزار نەفەر دەناسێ دوو هاوڕێ چوار هاوڕێ دە هاوڕێ هەیە بەڵام سەلام نەکردن لە کەسێک لەبەر دنیا لەبەر تەماح ئەم حەدیثە شمولی دەکات. ئینسانی وایە چەندەها ساڵ چەند جار باسمان کردووە چەندەها ساڵ لەگەڵ کەسێکا شەریکە هاوڕێتی ئەو ئینسانە هەر خوانە ناست ئەمجا کێشەی تەماحێکەوێتە بینیانەوە سەلامی لێ ناکە ئەڵێ کاکە فڵان کەس نوێژ ناکە دە ساڵە نوێژ ناکە بۆ هاوڕێتێکی خوا ناخەڵەتێ خوا ئەزانێت تۆ بۆچی سەلام لە فڵان کەس ناکەی بۆ دنیایە بۆ نەفسە بۆ خوایە بۆ چییە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم دەوترێ انظروا هذين حتى يصطلحا سێ جار خوای گەورە دەفەرمێ واز لەو دوو کەسە بێنە مادەم بینیان نیە سەلام لە یەکتری ناکەن وازان لێ بێنە هەتا سڵح نەکەن هەتا ئاشت نەبنەوە خوا لێیان خۆش نابێت نە دووشەمان خوا لێیان خۆشە بێ نە پێنجشەمان. کەواتە سەلام لە کەسێک نەکردووە لەبەر خاتی دنیا و تەماح سەڵاوی لێ بکە لەبەر خاتری خوا بۆی ئەم حەدیثە شمولت نەکا و خوا لێت خۆش بێ بەڵام هاوڕێتی ناکەی بۆ خۆت ئازادی پێگەشتی سەلامی لێ بکەوە بەس تەنیا سەلام. لە حەدیثێکی صحیح تەرغیبدا هاتووە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەموو شەوێک لە شەوەکان لە ساڵێکە شەوێک هەیە شەوی بەراتی پێڵێن شەوی بەرات 15 شەعبان ئەم شەو ناس سبەی شەو شەوی بەرات. خوای گەورە لەو شەوەدا دێتە ئاسمانی دنیا تەماشای بەندەکانی خۆی دەکات فيغفر لجميع خلقه خوای گەورە لێبوردنێکی گشتی دەرەکات سبەی شەو
خۆزگەم بەو کەسەی شمولی دەکات. بەختەوەر ئەو کەسەیە هەموو دووشەمە و پێشەمەی خوا لێی خۆش بێ. بەختەوەر ئەو کەسەیە هەموو 15 شەعبانێ و شەوی بەرات خوا لێی خۆش بێ. ئالەو شەوەدا خوای گەورە کە شەوی 15 شەعبانە لە هەموو موسڵمانێکی سەر زەوی خۆش دەبێ ئیلا لە دوو تاقم خۆش نابێ. ئەمیش بە هەمان شێوە. سەیری ئەم بەدبەختێک یەکەم ئیلا لمشریکین ئەوەی شەریک بۆ خوا بڕیار بدا داوای یارمەتی لە غەیری خوا بکە خوا لێی خۆش نابێ لە شەوی 15 شەعبانیش. دووەم ئەو مشاحن خوا لەو کەسە خۆش نابێ لەگەڵ کەسێکە سەلامی نییە لەبەر دنیا نەک لەبەر خوا، چونکە کەم هەیە لە 100 نەفەرە نەفەرێکی لەبەر خوا نییە، زەحمەتە. هەمووی دنیاە تەماحە نەفسە، بەڵام تێکەڵی کردووە لەگەڵ خوادا بە ناوی خوا دەوێ نەعوذ بالله خوا قەرزارکە بەڵام لەبەر نەفسی خۆیەتی. فڵان کەس قسەی ڕقی بەرامبەرت کردووە سەلامی لێ بکە هاوڕێتی مەکە. خراپە هەموو شۆی مەکە بە سەلامی لێ بکە بۆی حەدیثانە شمولت نەکا بۆی شمولی لێخۆشبوونی خوا بکەی. ئیمامی عەلی ڕەزای خوای لێ بێ ڕۆژێک لە جەنگێکە پیاوێکی کافر ئاوا دەگرێت لەبان ئەسپەکە دەهێنێتە خوارە و لەسەر پشتێکدا بە زەویە و شمشێرەکە هەڵی کێشەبی کاتە ناو سکی کابرا بیکوژێ. کابرای کافر حاشا لەو ڕیبەڕێستان کافرەکەش ئیمام عەلی لەبان سکێتی یەک تفێکە ناوچاو ئیمام عەلی تفێکەکەت ناوچاوی. ئیمامی عەلی ڕەزای خوای لێ بێ ئەکشێتە دوا و نایکوژێت. هەڵمەتی ئەدات بۆی بیکوژێ لە پێناو خوادا چونکە دژایەتی دینی خوا دەکات. بەڵام کاتێک کە تفەکەی تێگە سار دەبێتەوە دێتە خوارەوە نایکوژێت وازی لێ دەهێنێ. دەڵێن باشە بۆ نەتکوشت؟ ئەوە یەکەم جارەبەر خاتری خوام کوشت ڕەزامەندی خوا. بەڵام کاتێک کە تفی تێم کرد نەفسم وتی ئەها تفتێکە بۆ نایکوژی ترسام لەبەر خاتری نەفس بیکوژم بێتە قەتڵ بەسەرمەوە نەمکرد. خوا ئاگادارە چی شتێک بۆ خوایە چی شتێکیش بۆ دنیا و تەماح و پارە و پولە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لە شەوی 15 شەعبانە خوای گەورە لە هەموو خەڵکی خۆشە بێ ئیلا لەو کەسە خۆش نابێ شەریک بە خوا بڕیارەدا و لەو کەسەش خۆش نابێ لەگەڵ کەسێکە سەلام ناکە و مەرحەبای نییە لەبەر دنیا کە هەموو شتەکانیش زیاتر لەبەر دنیا و تەماح. بۆیە ئینشاءڵڵا بە ئیزنی خوا با لەو کەسانە بین لێبوردنی گشتی خوا شمولمان بکە خوا لێمان خۆش بێ. بۆیە سبەی شەو شەوی لێبوردنێکی گشتیە هەوڵ بدە ئینشاءڵڵا کەسێکیش بین لەگەڵیانە سەلامی لێ بکە نامەی بۆ بنێرە لەبەر خاتری خوا جوابیش نەداتەوە تۆ هەر سەربەرزی ئینشاءڵڵا. لە حەدیثێکی صحیح مسلم داهاتەوە خۆشەویستی خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم تفتح أبواب الجنة يوم الاثنين ويوم الخميس. هەتا ئێستا زانیتە دووشەم پێشەم چەندێک گەورەیە؟ هەموو دووشەمانێک هەموو پێنجشەمانێک دەرگاکانی بەهەشت ئەکرێنەوە هەموو دەرگاکانی بەهەشت هەر هەشت دەرگای بەهەشت دەکرێتەوە دووشەمان و پێنجشەمان. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمی خوای گەورە لە کاتێک کە دەرگای بەهەشت دەخاتە سەر پشت لە دووشەمان و پێنجشەمانە چونکە فەرمی لكل عبد فيغفر لكل عبد مؤمن لا يشرك بالله شيئا. لە دووشەمان و پێنجشەمان کە دەرگاکانی ئاسمان دەکرێتەوە باسمان کرد لە حەدیثەکەی پێشوا و ئەم حەدیثەش فەرمووی دەرگاکانی بەهەشت دەکرێنەوە. خوای گەورە لە هەموو عەبدێ خۆشە بێ ئیلا لەو کەسە خۆش نابێ شەریک بۆ خوا بڕیارەدا و خوای گەورە لەو کەسەش خۆش نابێ کە لەگەڵ کەسێکە سەلام ناکات. سەلام لە کەسێ ناکات لەبەر دنیا و تەماح و نەفس. خوای گەورە سێ جار دەفەرمێ واز لە فڵان و فڵان بێنن هەتا سەڵحەکەن لێبوردنی من شمولیان ناکات لیان خۆش نابم نە دووشەمان نە پێنجشەمان. کەواتە لێبوردنی خوا دووشەمان و پێنجشەمان هەیە. هەموو جارێک بڵێ خوای لێم خۆش بێ هەموو دووشەمان پێنجشەمانێ بە تایبەتی بڵێ خوای ئەمڕۆ ڕۆژی لێبوردنی تۆیە لێبوردنی گشتی تۆیە منێک بگێڕە لەو کەسانەی کە لێم خۆش دەبی بەڵام سەلامیش لە خەڵکی بکە ئەو کاتە بەکردەوە بیسەرمێنە لەبەر خاتری خوا نەفسی خۆت بکوژە نەفسی خۆت بمرێنە لە ڕۆژ نایە تەلەفۆنی وەکوی نامەیەکی بۆ بنێرە با جواب نەدات تۆ سەربەرسی. خۆشەویستان قسە نەکردن لەگەڵ خەڵکیە تاوانێکی زۆر گەورەیە کە ئەمڕۆ خەڵکی لەبەر تەماح و دنیا لەبەر نەفسی خۆی لەبەر شتێک خەڵکی لەگەڵ خەڵکیە قسە ناکات. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم جوان گوێ بگرین من هجر أخاه فوق 3 فهو في النار إلا أن يتداركه الله برحمته. هەر کەسێک سێ ڕۆژ لەگەڵ کەسێکە قسە نەکە لەبەر دنیا لەبەر تەماح لەبەر نەفس کە شتەکان مازۆبێت لەبەر نەفس و تەماحە
هەر کەسێ سێ ڕۆژ لەگەڵ برایەکی خۆیان لەگەڵ خوشکێکی دینی خۆیان قسە نەکاوی کە بەیری لەگەڵیان پەیوەندی لەگەڵیان خزم و کەسوکاری خۆی ئەیناسێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فهو في النار ئەو کەسە بمرێ لەناو ئاگردایە بەهۆی ئەوەی کە سێ ڕۆژ سەلامی لە فڵان کەس نەکردووە لەناو ئاگردایە ئیلا مەگەر خوا ڕەحمی لێ بکات. بەڵام تۆ وەک لە شڕا باسی دەکەین تۆ سێ جار سەلام لەکە ئەو کەسە بکە لە حەدیث هاتووە صحیح سێ جار سەلامی لێ بکە ئەگەر جوابی نەدایتەوە یەک گوناهە لەسەر نامێنی تەواو ئیتر بەها سەلام لێ نەکە جوابیش نەدا تۆ تەنها سێ جار سەلامی لێ بکە بۆی لەم عقوبانە دەرچی بۆی هەموو دووشەمە پێشەمەی خوا لێت خۆش بێ بۆی لە 15 شەعبان خوا لێت خۆش بێ سێ جار سەلامی لێ بکە دوای سێ جارەکە گوناهە لەسەر نامێنێت تاوانبار ئەو کەسێک کە جواب ناداتەوە ئەو کەسە شمولی لێبوردنی گشتی خوا ناکات بەڵام تۆ شمولی دەکەیت چونکە سێ جار سەلام لێکردووە. یا ربی خوای لە گوناهمان خۆش بی لە گوناهی دایک و باوک مردوەکانمان خۆش بی خوای گیان لە ڕق و چینە بە دوورمان کە یا رب العالمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان حديثك صحيح داتوا لصحيح ترغيب يا غمري خواه فرمي صلى الله عليه وسلم حلال نية واتە حرامە حەڵاڵ نییە بۆ مسلمانێکی باوەڕدار سەلام لە براکەی خۆی نەکات ئەفەرمێ لە سێ ڕۆژ زیاتر واتە لە سێ ڕۆژ تێپەڕی کرد. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر بەلایە تێپەڕی سێ جار سەلامی لێ بکە فڵان کەس سەلام لێ ناکەم من سێ جار سەلامی لێکەم سەلام عەلەیکم ڕۆژتە پێ کە سەلامی تۆی جواب نەداوەتەوە وەڵامی نەدایتێتەوە بەڵام دەفەرمێ وەخەرەجە المسلم من الهجر ئەو کاتە تۆ سێ جار سەلامت لەو کەسە کردووە ئەو حەدیثانەی کە هەڕەشەی هەج دەکات سەلام لە خەڵکینەکەی تۆ سەلامەتی بیلەوە واتە دووشەمانە پێشەمان خوا لێت خۆشە بێ لە شەوی بەراتە خوا لێت خۆشە بێ لە ڕەمەزانە خوا لێت خۆشە بێ لە کاتەکانی ترا خوا لێت خۆشە بێ چونکە تۆ سێ جار سەلام لە فڵان کەس کردووە جوابی تۆی نەداوەتەوە کەواتە بۆ خوا بۆی کە خوای گەورە لێت خۆش بێت لە تاوانەکانت خۆش بێ بتخاتە بەهەشتەوە بیسەلمێنە سێ جار سەلامی لێ بکە دوای سێ جارەکە ئەگەر سەلامی لێ نەکەی گوناحبار نابێت ئەگەر سەلامیش دەکەی باشتر بەڵام ئەوەی کە واجبە لەسەر سێ جار سەلامی لێ بکەی تەنها سێ جار بۆ ئینشەڵڵا ئەو حەدیثانە شمولمان نەکات چونکە خەڵکی لەبەر خاتری دنیا و تەماح نەک لەبەر خاتری خوا سەلام لە یەکتری ناکە ئەگەر شتێک لەبەر خاتری خوا بێت 100% ئەوە حکمی جیاوازە دروستە بەو مەرجەی سەلام لە فڵان کەس نەکەی فڵان کەس بە خۆی بچێتەوە نوێژ ناکەم مەشروب ئەخوات بڵێ مەرحەبات ناکەم بەشک و چاک بی ئەگەر سوودی نەبوو سەلامی لێ بکە ئەگەر سوودی هەبوو چونکە هەیە سەلامشی لێ نەکەین بە خۆیان ناچێتەوە ئەوە وازی لێ بێن هەر سەلامی لێ بکە ئەوەشی سوودی هەبوو بإذن خوا هەودا ماوەیەک تۆزێ عەلاقەی لەگەڵا بچڕێنە ئەگەر باش بوو باشە باش نەبوو عەلاقەی لەگەڵا دروست کەرەوە ئیتر سەلام بێ هاوڕێتی بە کەیفی خۆتە بە خۆت ئازاد بی کەواتە ئینشاءڵڵا با سێ جار سەلام لەو کەسە بکەین کە سەلاممان لێ ناکە و کە جوابمان ناداتەوە ئەو کاتە ئێمە گوناحبار نابین بۆ قەبر و قیامەتی خۆمان ئەو حەدیثانەش کە هەڕەشەی جەهەنەممان لێکە و هەڕەشەی ئەومان لێکە کە خوا لێمان خۆش نابێت شمولی ئێمە ناکات چونکە ئێمە سێ جار سەلاممان کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیب دەفەرمێ ئەم حەدیثە زۆر خەتەرە صحیح تەرغیبە ئەفەرمێ حەڵاڵ نییە بۆ مسلمان لەگەڵ کەسێکا سێ ڕۆژ قسە نەکات لە سێ ڕۆژ تێپەڕکە ئەفەرمێ ئەگەر لە سێ ڕۆژ تێپەڕی کرد لم يجتمعا في الجنة أبدا للرواية أفرمي فإن مات على صرامهما لم يدخلا الجنة جميعا أبدا واتأجل لسير روج سلام لكسك نجي تيبري خد جابي كسك إذا روج بيز روج نايبيني وباس أو نايبيني ما بس كسكين كبنت عنية لقلها بينت لقلها عنية أفرمي أجل سير روج تيبري أو دو كسل بهشت أخوة بيكو كويا ناكات لبهشت بيكو كون ابنو يك امشي لبهشتو او السلام يقرو رابو بهشت او كشك حسابي بو سلامك انك جوابي نداوتو الرابو دوزخ اجر فارح ميلينا كات شو كافمي لم يجتمعا في الجنه ابدا كون ابنو لبهشت بيكو ضل نيابه لو يكان بو بهشت يكان بو دوزخ جاكيتا وان بارا او كسيك جواب نادو سلام ليناك او كسشي كسلامك او اما حسابي بو ناكا تاوان بارني چونك سجا سلامي لكدو بو ان شاء الله اقداري خوما بن ام حديثانا ترسناك
ماڵی خوا غەفوور ڕەحیمە ئەو خوای کە تۆ دڵی غەفوور ڕەحیمە بێگومان غەفوور ڕەحیمە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر لە تۆ عالەمتر و زاناتر بوو بە خوای گەورە کە خوا غەفوور ڕەحیمە ئەم قسانەی کرد ئەمە کەسێک فەرموویەتی دەفەرمێ لە بەهەشتا کۆنا بنەوە لە هەموو کەسێک بەتەقواتر کە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم لە هەموو کەسێک زیاتر خوای ناسیوە ئیتر تۆ لە خۆتۆ بڵێ شەیتان پێت دەڵێ بەخوا ئەمە شمولی تۆ ناکات پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم باسی من و تۆکە باس کافر ناکە کەواتە ئاگاداری خۆمان بین کوێمان خۆشە لە بەهەشتا کۆ نەبینەوە لەگەڵ خەڵکیان نەبەخەوە جا بۆ ئێمە هەڕەشەیەکی زۆر گەورەیە جا پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەگەر تۆ سەلامی لێ بکە سێ جار ئەگەر جوابی دایتەوە باش ئەگەر جوابی تۆی نەدایەوە ئەوە مەلایکە جوابی تۆ داتەوە کاتێک تۆ بە کەسێک ئەڵێی سەلام عەلەیکم کابرا جواب ناداتەوە مەلایکە جوابی تۆ داتەوە بەڵام پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەوی شەیتان جوابێ داتەوە شەیتان لەگەڵیەتی کەواتە ئەگەر کابراش ئەو کەسێک کە تۆ سەلامی لێکەی جوابت نەداتەوە وەڵڵا مەلایکەی خوا جوابی تۆ داتەوە ئەڵێ وعەلەیکم السەلام ورحمەة الله وبەرەکاتوه دیت شتێ کەواتە سەلامەکەت نەسووتە هەر نەسەڵێن سووتە نەسووتاوە مەلایکە جواب دەداتەوە ئەو قسانە خەتەرە مەلایکە جوابی تۆ داتەوە جا بۆیە ئەو دوو کەسێک کە بەیەکەوە سەلامیان و مەرحەبا یەکتری ناکەن لەبەر دنیا و تەماح لەبەر نەفس خۆشەویستی خوا فەرمیە صلی الله علیه وسلم لە بەهەشتا کۆ نابنەوە ئەو دڵنیابە لەوە زۆر زۆر لەوە دڵنیابە ئەمە قسەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح داهاتوە پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم آخر حديث كباسيكين هل صحيح ترغيباته دفرمي من هجر أخاه سنة فهو كسفك دمه هر كسيك لقل مسلمانك صالق سنك يكسال تاوانكي وكو تاواني أوايك خوانكي رجان بيو كشت بيتي تاواني قتله صالق لقل كسيك سنك لبر دنيا وتماح ونفس كواتا زور تفسناك زور أقداري خطبة بخوتها بتشورة نفست ظالبة بسرية في غمري خواف النبي صلى الله عليه وسلم قبرتين جهاد أوي إنسان جهاد تيكوشام كان لقى نفسه هو أرزي خويا شو كان نفسه هو بو جهنم الدبا نفسي خوات مشكلة لبر خاطري خوا بي برزبيتوا والله كاتك تو سلام لفلان كسكي بي برزبيتوا شو ملائكة جوابيتوا داتوا أجل أو كسي جوابنا داتوا والله بي برزبيتوا شو كخوالا دو شمان وبيان شمان ليت خوش بيه كاتك جواب نفس مدى سلام لنا كسلام لبك 50 جار 10 جار 100 جار كيف قوة برام قرينه 3 جار سلام لك بلايني كمو يتر والله خوالت خوش بيه أو نفسي خوت بو جهنم مبه بالا جيت رأي خوادانا بي آخر زور ترسناك يعني خواي جورا نافهمي أو كسي زيناي كده ودوشون بيشون لي خوش نابم نافهمي أو كسي ريباي خوالي خوش نابم أفهمي أو كسي لقى خلقي مرحبايني وسلاميني لو خوش نابم لقى مشتكي كانوا بتبرسكانا قبر برسكانا كواته تاواني كي زور جوري بوي أم دو تاوانا جود كراو شريك بو خابر رياردان پاشان سلام نكردن خلقي جاء أو كسي بهشتي بيوه بتماي بهشت بيه بتماي رضامندي خواه بيه باوري بلي خوشبوني خواه بيه والله ده لأمره ودوائم حديثانا دي سلمانية أول شيء هاي جوي بينا بي والله سلام لفلانقز ناكم والله يضل نيابة مزقري بيدم أم حديثانا شمولتك حتى يوارا بلي خواه غفور الرحيم خواه غفور الرحيم والله بوتونا شونك تو نفسك زالة بسرتها اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجماعة والجماعات يا ربي خوايا الشفاين خوش كان من بدأ بتايبتي أواني داوي دعاء خير يام كدوه يا ربي خوايا أولي خوش بنانك دو شمان وبيا شمان دريدك خوايا شمول مانك يا ربي خوايا بيشو شي برات خوايا لمن خوش با لا لي خوش بوني خوت يا ربي خوايا بيبش منك خوايا يعني متعاون باري ونهما زورا توش لبردي توش سخي ودولمن دي خوايا لمن خوش با خوايا بس النفس وهو عرضي خمان ظالما بك وعمل لك بردوام آواته هواما أو بيتو لمن راضي بي آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه